تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سلااوتان لە بەڕێزان کارزان وسمانم لە ئەستۆدەکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. لە پاش 13 ساڵ لە ئامادەی کورد لە ناو حکوومەتی عێراقدا کورد توانیوێتی چی دەست بخات؟ ئایا تاوەکو ئێستا ناوچە کێشە لە سەرەکان یاخود ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان خراونەتەوە سەر هەرێمی کوردستان؟ ئایا بووین بە خاوەنی ئاسمانی سربەخۆی خۆمان؟ ئاخۆ بودجەی پێشمەرگە لە ئێستادا وەکو خۆی جێبەجێ دەکرێت و دەنێردرێت بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان؟ ئایا بودجەی هەرێمی کوردستان زیاد کرا یان کەم کرایەوە؟ ئەمانە و چەندین داواکاری دیکە تاوەکو ئێستا دەوترێت هیچیان وەکو پێویست نەهاتوونەتە بواری جێبەجێکردنەوە و سەرکردایەتی سیاسی کوردیش دەوترێت کە کەم تەرخەمیان هەبووە. هەروەها دیسانەوە ڕەخنە دەگیرێت بەوەی کە سەرکردایەتی سیاسی کورد هیچ کاتێک لەسەر ئەم بابەتانە نەهاتوۆتە دەنگ و یەکگرتوو نەبوون وەکو پێویست، بەڵام وەختێک کە باز دێتە سەر کەمکردنەوەی پۆست و بودجە ئەو کات هێزە سیاسەکان پێکەوە کۆ دەبنەوە وەکەوەی ئەمڕۆ چوار لایەنی سیاسی لەسەر بابەتی کەمکردنەوەی وەزارەتەکانی کورد لە حکوومەتی عێراقدا کۆبوونەوانێ. ئەوانەیەم ڕخنەیە دەگرن نمونەیەک دەهێننەوە. ئەویش قسەکەی پۆل بریمەرە حاکمی مەدەنی عێراق کە لە یادداشتەکانیدا دەڵێت وەختێک سەرکردایەتی سیاسی کورد هاتن بۆ لام من چاوەڕێم دەکرد داواکاری زۆر گەورەیان هەبێت، بەڵام داواکاری ئەوان تەنیا پۆست و پارە بوو. تاوتوێن بابەتە دەکەین پرسیارەکەمان بە دیاریکراوی ئەوەیە کە ئاخۆ کورد لە ماوەی ئەم 13 ساڵەدا توانیوێتی چی دەست بخات؟ وەڵامیان پرسیارە لە میوانەکانم وەردەگرمەوە هەریەک لە ئازات وەرتی نووسەر و ڕۆژنامەنووس، سپاس بۆ ئامادەبوونت کاک ئازاد. هەروەها سەلیم کۆی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان، سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان. ڕاستەوخۆ لە بەغداوە مەسعود حەیدەر ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی گۆڕان لەگەڵمان دەبێت بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان. بەڕێزان و هەمیشە ژێوەش درفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان بە کۆمنت بۆ من بنووسن تاوەکو بتوانم لێرە وەڵامی پێویست لە میوانەکانم بۆ ئێوە وەربگرمەوە. کاک ئازاد، لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا کورد توانیوێتی چی دەست بخات؟ یاخود سەرکردایەتی سیاسی کورد بۆ حزوڕی هەی بۆ لە بەغدا توانیوێتی چی بۆ کورد دەست بخات؟ کاکازانێمە لە ڕاستیدا پێشبینی زیاترمان هەبوو لەوەی کە ئێستا لەسەر ئەرزی واقع دەگوزارێ. پەیوەندەکانی هەولێر بەغدا ئەو پەیوەندیانە نین کە لەسەر بنەمایەکی تەوافق و شەراکەتیشە ڕاستەقینە بنیاد هەندرابن. خۆتزیینەوەیەک لە بەغدا هەیە لەو ئیلتیزاماتە قانونی و دەستوریانەی کە مەفروزە بەرامبەر بەگەلی کورد بینوێنێ و بێگومانیش ڕەنگە بەرپرسیارەتی کار تەنها لەسەر بەغدا نەبێ بە تەنها هەرێمی کوردستانی بەشێکی زۆری لەو بەرپرسیارەتی بەرەکەوێ. من پێم وایە لە ئێستادا ئەوەی کە لە نێوان هەولێر و بەغدا مابێ تەنها چەند پردێکی لاوازە لە ڕوەکانی بازرگانی و هەندێک ڕووی دیکەی دیبلۆماسی دەنا پەیوەندی کە جوگرافیایەکی یەکگرتووی ناو یەک دەوڵەتدا بێ ڕەنگە ئەو زۆرە واتای هێشتا نەمابێ. ئێمە تەوەقعی ئەومانە کرد کە کورد بتوانێت بۆ پێگەی کە لە سەرەتای دروستکردنی دەوڵەتی عراقی کە خۆی بووە بنیاتنەر بۆ دووبارە دروستکردنەوە دەوڵەتێک لەسەر بنچینی شەراکەتیشی ڕاستەقینە کە کوردی داهاوبەشێکی ڕاستەقینە بێ بتوانێت کورد ڕۆڵێکی گرنگتر لەوەی لە دوای ساڵی 2023 و هەرسی هەڵبژاردنەکانی سەردەمی کە ئەمریکیەکان لە بەغدا دەسەڵاتدار بوون دواتر پاشکشانەوەی ئەمریکا لە ساڵی 2011 و یەکەمین هەڵبژاردننی عراقی کە بێ ئامادەبوونی ئەمریکیەکان ئەنجامدرا. ئێمە تەسەوڕ و پێشبینی ئەومان ئەکرد کە بوونی کورد بوونێکی گەورەتر بێ، بەڵام بەداخەوە جێبەجێ نەکرا. ئەوەی تێبینیمان کرد خۆتزیینەوەی بەغدا بوو لە التیزاماتە دارایەکانە خۆی بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم بەرامبەر بە هێزی پێشمەرگە و هەروەها خۆتزیینەوەی لە جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عراقی لە
ناوچەدا بڕێنراوەکان و ئەمانە گرفتی ئەساسی و سەرچی بوون کە وای کرد بەڕاستی ئەو پەیوەندی ئەگەر بەغدا یاخود حکوومەتی عراقی خۆی لەم بابەتانە دزیەوە بەڵام هەوڵەکانی سەرکردایەتی سیاسی کورد پێداگرەکانی سەرکردایەتی سیاسی کورد چی بوون بۆی ئەم داواکاریانە لانی کەم نیوەی جێبەجێ بکرێ بڵێ بە بۆ سونی من یەشێک لەو خاڵە لاوازانەیە کە کورد بەداخەواتی کەوت بریتی بوو لەو پەرتەوازیە لە خطابی سیاسی کووردا بەدی کرا لە بەغدا و هەروەها لە کوردستان ئەگەر چیتە ئەندازەیەکە زۆرێک لە خطابێکی گرتووی زۆرێک لە یەکگرتووی هەبوو نەک خطابێکی گرتووی لە بەغدا بەڵام لە ئاستی نیشتیمانی و نەتەوەیی لە ئاستی خەونە گەورەکەی گەلی کوردستاندا نەبووە ئەم گرفت لە خطابی کووردا هەبوو یانی من پێم وایە گرفت لە خطابی کوردستانی خطابی نەتەوەیی خطابی نیشتیمانی کووردا هەبووە لە بەغدا کە دەبوایە استراتیژیشی ڕوونتر یەکان گیرتر لە کوردستان لە بەغدا بەرجەستە بکراوایە و نوێنەرانی کوردیش لە بەغدا یەکان گیرتر کار و چالاشەکانی و نوێنەرایەتی دەوڵەماسی و سیاسەکانی خۆیان بۆ گەلی کورد جێبەجێ بکردوایە ئاراستی جیاوازی سیاسی لە بەغدا بە دوو ئاراستە هەمیشە توشتی تێک هەڵپڕژانە بوون لە بەغدا ئەمە وای کرد کە خطابەکە تووشی زۆرێک لە پەرتەوازی بەداخەوە و ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پەیوەندی بەغدا و هەولێر هەبوو باشە کاک سەلیم دەوترێت لایەنە سیاسیەکان یاخود هێزە کوردیەکان کە حزوریان هەیە لە بەغدا لەسەر و بابەتانی ئاماژەم پێکرد ناوچە کێشە لەسەرەکان ئاسمانی سەربەخۆ بودجەی پێشمەرگە جێبەجێکردنەکەی زیادکردنی بەشە بودجەی هەرێم کە دیسان کەم کرایەوە لەسەر ئەم بابەتانە هەوڵیان نەداوە کۆدەنگی دروستکەن هەوڵیان نەداوە خیتابێکی یەکگرتویان هەبووە بەڵام وەختێک باز دێتە سەر مەسلەی کەمکردنەوەی پۆستەکان کە دوجار لایەنە کوردیەکان لە نێوان خۆیان دابەشیان کردووە ئەو کات کۆ دەبنەوە وەکو ئەمڕۆکە ئێوە و پارتی و یەکگرت و یەکێتی کۆبوونەوەوانە لەسەر ئەو بابەتە سەرنجیەوە بسم الله الرحمن الرحیم سوپاس بۆ دەرفەتە ئەم پێم وایە ئەوەی کە بەغدا هەوڵی بۆ دەدا دیارە لە سەرەتای دروستبوونی حکوومەتی عێراقیەوە ئەگەر تەماشا بکەی قیادەی هەموو لایەنە سیاسیەکان لە بەغدا بوون تەنها کورد نەبێ ئێمە دوای مامزەلال کە نەخۆش کەوت و لێوێ نەما هەتا ئەو کاتەش لێوێ بوو دیار بوو کە کورد ئاگادار بوو لە هەموو قەزیەکانە بەڵام ئێستا هەر نوێنەرمان لەوێ یعنی قیادەی سیاسی هیچ قیادەوەی کە شتی بەدەست بێ کار بەدەست بێ لە هەرێمی کوردستان و ئاڕاستەکانی بەدەست بێ لە بەغدانین ینی پێم وایە بەغدای نوێش پێویستی بەوە دەکرد ینی هەر لە سەرەتاوە ئێمە هەموو سوقلی خۆمان بخینەوەوە لەبەرەوە ئەوەی کە لە بەغدا بەدەست دەکەی و دابین دەبێت لە ڕووی یاسایی و لە ڕووی نێودەوڵەتیەوە پێم وایە لە هەرێم گچکەتر دەبینەوە ینی ئێمە هەرێم هەر هەرێمی خۆمانە بەڵام بەغدا گرنگ بوو بۆ ئێمە پێگەی کورد لەوێ نێرین هەر لە سەرەتاوە حیسەی کورد لەوێ کەم بێتەوە هەم لە بەشداری لە حکوومەتان لە کابینەکان ئێمە بەپێی ڕێژەی استحقاقی هەڵبژاردن لە 122مان هەیە ئێستا نەبووتە 110 لە هەندێک شوێن بۆتە 103 لە ناوجێشی عێراقیە ئەماش کە دەگەڕێتەوە بۆ ئەو کەم تەرخەمی کە لە ڕابردووە ئیشی لەسەر نەکراوە ئێمە هەوڵمان داوە ئێرە پێگەیەک بێ بۆ کورد و دەوڵەتی کوردی ئەعلام کەین و ئەمجا مالی سەربەخۆمان هەبێ و بێ ئەوەی کە بتوانین ئایا دەکرێت یان ناکرێت بەرچاومان ڕوونەیان ڕێی نێودەوڵەتی لەگەڵ ئەوەیە لەگەڵ ئەوە نییە هەوڵمان بۆ داوە بەڵام تا ئێستا شیز نەکراوە حکوومەتی عێراقیش لەولا پێگەی خۆی قایم کردووە و ئێستا ئەو چاکسازی کە دەشیکا من پێم وایە پشت لە سوورە بەو یاسانەی و دەوڵەتی کە ڕوو لە عێراقە یعنی پێگەی عێراقی بەهێز کردووە بۆیە گوێ ناداتەوەی کە ئەگەر دەنجی ناڕەزایشی لێ پەیدا بێ ئەمان چاکسازی خۆیان دەکەن بەڵام ئەوی کە گرینگە ئەمڕۆ حکوومەتی عێراقی کە دەستی داوەتێ بە هەر جۆرێک بێ بە هەر ناوێکی کە لێ دەنی بەڵام توانی ویانە هەموو قیادی سیاسی لەوێ بن و پێداگری لەسەر چاکسازی بکەن یەکێکو مختەدا سەدریان بۆ خۆی هاتوتە ناو خێمە هاتوتە بندیواری منتیقەی سەوز کە داوای چاکسازی دەکا و فتری بۆ دادنێ ئەمە گۆڕانکاریە کە بەڕاستی ئێمەش دەبووە لە سەرەتاوە لەگەڵەوە بووان بەلای کەمەوە لە دوومانجی ڕابردووە دوو دانیشتن سێ دانیشتن لە نووسنگەی سەر و کۆمار کراوە و دعوەتی ئەو قیادە سیاسیانی کردووە تەنها مامۆستا عەلی باپیر چوو بۆیە کە لەگەڵ قیادەکان دانیشتون کە بزانین ئەم گۆڕانکاریە چۆن دەکرێت و بە چ ئاڕاستەیەکا دەڕوە و پێگەی ئێمە چۆن دەبێت و پێگەی لایەنەکان چۆن دەبێت ئایا ئەمە لەسەر حسابی لایەنە سیاسیەکانە لەسەر حسابی وەکو حیسەی کوردە یان سونەیە ئێستا قیادی سونە لەوێ و ڕۆژانە گفتوگۆ دەکەن ئەمڕۆ لە پەرلەمان هاتنە دەرێ بەڵێ لە دەرێ کۆبوونەوەیشیان کردووی سانسونە ناو پەرلەمان ئەمڕۆ سیاسەتی ئەمڕۆ ئەوەیە بریتە لەوە بریتینە لەوەی کە ئێمە گەر لێوە بۆیان نهێناینە هەرێمی کوردستان و نیانداینە زۆر مەمنون نەبوون ئێمە نەمانەوێت شتیوانیە ینی لە هەموو شوێنەکە پێویستی بۆ هەر بۆ بەیانی ئەم ڕۆژ نووسراوەتەوە هی ئەو چوارلایەنە هەر بریتە لەوە
گەڕانەوە بۆ پەرلەمان گەڕانەوە بۆ گفتوگۆ گفتوگۆ لەوێ بۆ نەکرێ ینی بۆ لەوێ نەکرێ سەرقیادەی ئەمەی کە کاری بەدەستە لە هەرێمی کوردستانە لەوێ نەبێ قسە لەسەر ئەوە بکەین ئەم پێم وانێ ینی ئەوەی دابڕانێک دروست بێ بۆ ئێمە لە هەرێمی کوردستانە وەڕێی نێودەوڵەتیش لەوە کەواتە پێویستی بەوە ئێمە پێگەی خۆمان لەوێ بچەسپێنین ئەگەر بەڵام ئەم پێگەیە چۆن ئەسەپێنی کە تۆ هێشتا داواکارەکانت یاخود بەشێکی کەم لە داواکارەکانت نەتوانی بێ لەوێ بیسەپێنی جێ بکەیتەوانە ئەمەش بەشێکە هەر لەوە ینی هەر لە سەرەتاو خۆ نەدەکرا بەڵام لە ئێستا بە چاچی دەکرا ینی مەگەر لەوە بووە قیادەی سیاسی و کاتە دەزانی ئەوان تا چەند دێنە پێشەوە تا چەند ئێمە ئامادەین ینی دەکرێت گفتوگوی لەسەر بەس قیادەی سیاسی مەبەستە چیەکە لێ بوون ئێمە بۆ منە پارتی وێشێتی بەس نوێنەری ئەندام پەرلەمانەکان لەوان ئەوانش لێ بخۆن فراسیۆنەکان دادنیشتن ئەمجا دەبێ قسە لەگەڵ ئێرە بکەن ئەوانش دەزانن خۆ بەغداش دەزانێت ئەوە کە بەڕێز دکتۆر وەک سەر و کومارزانیە هەموو قیادەکانی بان کرد کە لێرە سەرۆکی کۆمارمان هەیە لە ناو سەرۆکی کۆمار وەزارەتی گرنگمان هەیە ینی مەبەستەوەیە کە ناتوانن نوێنەرایەتی سەرۆکی کۆمار بۆ نمونە نوێنەرایەتی سەرکردایەتی کورد ناکا لەوێ ئەوان هەموو قیادەکانیان لەوێن هەموو قیادەکانیان بە سەرۆکی حیزبەکان و بە نوێنەریش لە حکوومەتە بە بەردەوام لە گفتوگۆن یانی بەپێی ئەوەی کە ئەو کاتە ئەو وەفدێ بەڕێز مامۆستا عەلی 11:30 شەو 12 شەو دادەنیشتن یانی ئێمەش لێرە هەر احتیادی و بەلامانەوە ئێستا کە داوا دەکەین ئایا لەو گۆڕانکاری کەواتە خەمساردی هەیە خەمساردێکی زۆری شەیە باشە سپاس دەکەم دواتر بەڵام ئەو ئەجندای حکوومەتی عێراقیش وردە ئەوان پێگەی خۆیان بەهێز دەکەن خۆنان پێگەی تو بەهێزکەن پێگەی خۆیان بەهێز دەکەن ئەوە شتێکی بەرگەنەویستەوەی بۆیان بکرێ نایدەنێت و بۆ خۆیان دەبێت چۆن ئێستا ئێمە لێرە ئەوی بۆی بکرێ هەر لایەنێکی سیاسی بۆ خۆی دەبێت بۆ لایەنیشکی نەبێت ئەو ڕێگەیش بەوی بدە ویش هەمان شێوە چاکسازیەکە بە ئاڕاستەیەکی خۆی دەکایانی وەزیرێک دادنێ لەوەی زیاتر بە قسەی خۆی بکەوانێ وەزیرێک دادنێ کە سبەینێ پێگەی ئەو بەهێز بکە ئەوە شتێکە وەرگەنەویستە لە ڕووی پەرلەمانی و کابینەی حکومەت و تەشکیلی حکومەتەوە هەموو کەسێ وا دەکات باشە دواتر حەزەکەم گفتوگوی ئەوە ورتر بکەین لەسەرەوەی کە بۆ کوردی ژوایە نوێنەرایەتیەکان نوێنەرایەتی حەزب دەکەن یان لەوێ کوردستانیانە کار دەکەن کاک مەسعود سوپاس بۆ ئامادەبوونت ئێوە ئێستا ئەندامی پەرلەمان و لە پەرلەمانی عێراقدا حوزورتان هەیە دەمەوێت بەڕاشکاوانە پێم بڵێ لە پاش 13 ساڵ کورد خاوەنی دەنگێکی زوڵاڵە لە بەغدا نەخێر و دلیلیش بۆ ئەمە کە کابینەی بەڕێز حەیدەرعەبادی لە ساڵی 2014 دروست کرا ئەو کاتێک کە عێراق لە لاواسترین پێگەیە بوو داعش لە دەرگای بەغدایەدا و جێشی عێراقی ئەنهیاری کردبوو و مؤسساتی ئەمنی تا ڕادەیەکی زۆر نەما بوو حکوومەتی عێراقی طبعا بە هاوکاری هاوپەیمانانی عێراق و دعمی ئیقلیمی و دوای ئەوەی کە لەگەڵ کوتلە سونیەکانە ڕێکەوتن لە ناو پەرلەمانە سەعات دوای 12 شەو کۆبوونەوەی دانیشتنی پەرلەمان دەستی پێکرد و دەنگ ئەدرا بە وەزیرەکانی ئەم حکوومەتە بەڵام هێشتا سەرکردە سیاسیەکانی کورد یا سەرۆکی حیزبەکانی کورد لە کوردستانە بڕیاری ئەویان نەدا و بەشداری ئەەکەین یان نا و تا آخر لەحزە ترێمە چوین لە دانیشتەکە بەشدار بووین و دەنگماندا بە کابینەکە بۆ خۆی دەلالەتێکە کە کورد ئەو پێگەی نییە کە لە 2023 هەی بوو پێشمەرگەی کوردستان پارێزگاری لە دامودەزگاکانی بەغدا کرد و لە مەجلیسی حکومی عێراقیە گوێ لە سەرکردەکانی کوردە گیرە و داخوازی باشە کاک مەسعودیانی بەسەرنجتان بۆچی ئەم جیاوازیە دروست بووە خۆ لە 2003 هەتاوەکو ئێستا کە 2016 خۆ کورد دانەبراوە لەو حکوومەتەیەک لە دوای یەکەکان ینی لە پەرلەمان علاقەی بە دابڕانەوە نییە یەک عقدەیەکە 10 ساڵ زیاترە و لە ماوەی 10 ساڵە بێگومان گۆڕانکاری ناوچەیی جیهانی لۆکاڵی زۆر گەورە ڕووی داوە و عێراق تا ڕادەیەکی باش کەوتۆتە سەر پێی خۆی ئەگەر بەراوردیکەین بە 2023 کە هەرچی مؤسساتی لە عێراقە هەڵوەشێنرایە بە جێیشیشەوە و ئەزمونێکی خراپیش لە پەیوەندیکردنی سیاسی ئابووری لە نێوان هەرێم و بەغدایە دروست بوو کە گەشتۆتە ئەو ڕادەیەی با بڵێن
تێڕوانین یەک دروست بێ باشە کە هەرێمی کاک کوردستان مەسعود ئەم قسەیە دەکرێت تەنها دەوترێت بۆ کە وەرگرتنی- پەیوەندێکە خراپ بووە بەڵام ئەوەی کە ڕوون نییە یعنی بۆچی خراپ بووە و سەرکردایەتی سیاسی کەم تەرخەم بووە ئەو خیتابە نایەکگرتووەی کورد کە هەندێک جار باز دەکرێت ئەگەر وایە حتمما هۆکار بووە ئەوەی کە دەوترێت بەغدا کەم تەرخەم بووە و هەمیشە نەیهێشتووە هەرچەنە مەشیان دیسان پرسیارە ئەی کورد لەوێ ئێمە نوێنەرمان نییە ئەی لە حکوومەتە حزورمان نییە بۆچی نەمانتوانیوە ئەم مافانە دەست بخەین بەڵکو وەکو تۆ دەڵێ ینی بچووکتر بووینەتەوە لە حزورمان لە چاو ساڵی 2023دا بەڵێ لە هەر پەیوەندیەکی دوولایەنەیە بێگومان بۆ جانبی باشی ئەو پەیوەندیە یان خراپی پەیوەندیەکە هەر لایەنێک و پشکێکی بەرەکەوێ ینی بۆ باشە یان بۆ خراپە بە نسبەت پەیوەندی خراپبوونی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا بێگومان بەشێک بەرهەرێمی کوردستانەکەوێ بەشێکی کەش بەر بەغداکەوێ ئێستا ئەو تێڕوانینەی کە لەسەر ئەساسی دەستوری عراقی نووسراوەتەوە و دەبێ عراق ببێ بە دەوڵەتێکی فیدرالی و دەسەڵاتەکان لای فیدرالیەتەکان بێ تا ڕادەیەک بە تایبەتی ئەوانەیە کە لە تحالوفی وەتەنین کە حکمی عراقەکەن لە دوای 2023ەوە ئەتوانم بڵێم پەشیمان بوونەتەوە لە مەسئلەی دەوڵەتی فیدرالی و ئێستا زیاتر قەناعەتیان بە دەوڵەتی مرکزی هەیە بۆیە ئەسڵەن گۆڕانکاری لە کۆی سیستەمی سیاسی عراقی لە پەرلەمانی و بۆ ڕیاسی بۆیە بیستین زۆر جا داوایەوە کرێ دەبێ دەستوری عراق گۆڕانکاری بەسەردابێ و ئامانج لە گۆڕانکاریانە لە بنەڕەتە گۆڕانکاریە لە سیستەمی سیاسی ئەوەی تر بەشێکی تر کە بەڕای من پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئەویش التزام نەکردنە بە هەندێک یاسا ینی بۆ نمونە یاسای گومریکی موحد کە لە عراقا جێبەجێ کرێ و مامەڵەکردنی هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێکی سربەخۆ لە ناو دەوڵەتێکی فیدرالیە ئەمەش بەشێکی ئەو مۆزوعانەیە و وای کردووە ببێتە مایەی نەمانی متمانە لە نێوان بەغدا و هەولێرە و ئەو ئاراستێش کە هەیە زیاتر کورد خەونی ئەوەی هەیە و ئامانجی ئەوەی هەیە ئیش بۆ سربەخۆیی بکە و لە ڕووی کارگێڕیەوە داراییەوە یاسادانانەوە و پەیوەندی تەنانەت لە پەیوەندێ دیبلۆماسیەکانیشە باشە سوپاس کاگەزاد دوایین قسەی کاک مەسعود بە سەرنجۆر دەگرم ینی ئەوەی لەبەرەوەی ئێمە مشهورمان بۆ مەسەلەی دەوڵەت و سربەخۆیی زۆر بۆیە بە بەراورد بە 2023 ئێستا حەجمی ئێمە بچووکترە لە بەغدا وەڵام من لە ڕەهندێکی دیکەی جیاوازەوە تەماشایی مەشهدی سیاسی عراقەکەم ئەویش دوای ئەوەی کە حکوومەتی عبادی لە هەناوی قەیرانێکی گەورەدا لەدایک بوو و ڕاست پێدرا دواتر متمانی لە پەرلەمان پێدرا تەنها توانی 23 وەزارەت لە یەکەمین لە ناو پەرلەمان متمانم پێبەخشێ و چەندین وەزارەتی ئەمنی بە هەڵواسراویمانەوە بوو بە کێشەیەکی ئاڵوز لە نێوان شیعە و سوننە بە بۆچوونی من دەوڵەتی قانون دەوڵەتی یاسا دەیەوێ بنەوە دوو کورسی فەرمانڕەوایی دەوڵەتی عراق بکە بە کەنارگرتنی حزبەکانی دیکە یا خۆ ڕازیکردنیان بە هەندێک لە ئستحقاقاتی ڕەمزی کە زیاتر شێوەی شکلی وەرەگرن نمونەشم لەسەر ئەمە لە کۆی 31 هەیئەی سربەخۆ هەیئاتی مستەقل دەوڵەتی یاسا بە تایبەتی لەم کابینی حەیدەرابادی 19 هەیئەتی بۆ خۆی گلداوەتەوە هەیئەتی سربەخۆ لە هەیئەتە هەرە گرنگەکانی جدا لە ئەنجومەنی وەزیرانەوە دەست پێ بکە بۆ زیندانیانی سیاسی ئەو هەیئەتانی کە جۆرێک لە سەروەری یاساییان هەیە و هەندێک لە هەیئاتی دیکەش بە وەکالەت پڕیکردونەتەوە کاتی خۆی کە حکوومەتی عراقی پێکات بەس ئەمە زۆفە یان قووەتە ینی بۆ ئەوان کە دەست بەسەر ئەم هەیئەتانەیە بگرن و خۆیان تەسەڕوفی پێوە بکەن من پێم وایە ئەمە زۆرێکە لە خۆتزیینەوە لە ئیلتیزاماتی دەوڵەتی یاسا بەرامبەر بەو باڵم پەیمانە سیاسی کە لەگەڵ لایەنەکان دیکە بەست بوویان یاخود بەو ڕێکەوتنە سیاسی کە لەگەڵ لایەنەکان دیکە سیاسی لەسەری پێکاتون باشە بەس کاگەزادانی هەر بمبورە قسەیەکی کۆن و زۆر باویشە ئەوەی کە
مافیان حەق نادرێ بە قەدەوەی کە دەسەندرێوانە یعنی ڕەنگە ئەو حەقی خۆی بێگەراهوا مامەڵە دەکات بەڵام چی کراوە بۆ ئەوەی ئەمانە وەکو خۆی یاخود ڕێکەوتنەکان وەکو خۆی جێبەجێ بکرێ و ئەم هەیئەتانە نۆزدەی نەچێتە لای دەوڵەتی یاسا بە قەدەوەی کە بەشێکیشی لە لای کورد بێ و بەشێکی لە لای هێزە سونەکان جاگەر ئیجازە بفەرمونون لژدەیەکی باڵا پێکات بۆ دابەشکردنەوەی ئەم هیئات و پۆستانە و هەروە هەندێک لە پۆستی دیکەش لە ناو وەزارەتەکان ئەم لژنەیە ناوی لێنرا لژنەی تەوازن بۆ دابەشکردنی پۆستەکانی دیکەی جگە لە وەزارەتەکان لژنەکە بەداخەوە کارە نەکرا و کە کۆبنەوەشیان ئەکرد پۆستەکانیان دابشکردن کە بە ڕێژەی 155 بەر شیعەکان بکەوێ و ڕێژەیەک بەرکوردکەوێ و ڕێژەی بە سونە بکەوێ دوای ئەوەی کە لژنەکەش هەندێک لە ڕاستپاری خستە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عراقی دیسان خۆیان لەم پابەندبوونە دزیەوە من ئاماژە بە خاڵشی گرنگی دەم کە مامۆستا سەلیم ئیشاری پێدا ئێستا بە تایبەتی لەسەر ئەو سڕاعی کە ئێستا لە ناو بەغدا لە ساحی بەغدادا هەیە طبعا هاتنی سەدەریەکان یاخود لە یانگری سەدەریەکان بۆ دروستکردنی گوشار لەسەر حکوومەتی عیبادی تەنها هەر لەسەر ئەوە نییە کە هەندێک لە ئیسلاحات ڕاگەیاندراون و حکوومەتی عراقی تا ئێستا نەیتوانی بە شێوەیەکی فعلی زیێبەجێیان بکات بەڵکو زیاتر دروستکردنی گوشارێکە یان خۆ ئامادەکردنە بۆ بردنەوەی زۆرترین پانتایی جەماوەری بۆ هەڵبژارنەکانی داهاتوو ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم مقتەدا الصدر یان کتلەی الأحرار ئەیانەوەی بەسی کورسی عفوان کە ئەمیش اتحادیشان لەناو خۆیان پێکهێناوە تقریبا 28 کورسی هی خۆیانە ئەوانی ترهی اتحادی دیکەی هاوبەشە لەگەڵیان ڕوبەڕووی دەوڵەتی یاسا ببنەوە وە گوشارێک لەسەر حکومەت و هەمان کار لەسەر پەرلەمان دروستکەن و لە ڕێی ئاعتیسامات و لە ڕێی هەندانی خەڵک بۆ ئەو بەڵێنانەی کە ئابادیدان بۆ چاکسازی کردن ئەمە شەپۆلێکە ئیجازە بفەرموو حەزەکە ئەم پەیامە بگەن شەپۆلێکە لایەنە سیاسی عراقیەکان ئەیانەوێت لە ڕێگەی ئەم شەپۆلە ئەگۆشاری کە درستی ئەەکەن لە ڕێی خۆپشاندانەوە زۆرترین تەنازول بە دەوڵەتی یاساوە بکەن بۆ ئەوی چاکسازەکان جێبەجێ کە بۆ ئیلتیزام کە بەم خاڵبەندی کە بەپی ئیستیحقاقاتی انتخابەتی بۆ پارتەکان دیاریکراوە بۆ بەشداریکردن لە دەسەڵاتی حکوومەتی عراقی ئێستا لە عێراق 7 ملیۆن هەژار هەیە بەپی ئەو ئامارانی کە لەبەردەستدانە ئێستا لە عراق ئەپم کە زیاتر لە 4 ملیۆن کرێکاری ناڕێکخراو هەیە لە بازاری کار دەکات تا ئێستا لە بازاری ڕژە تا ئێستا ڕێک ڕێکخراوە ئێستا لە عراق نزیکەی 2 ملیۆن و 900 هەزار کارمەند هەیە کە لە حکوومەتی عراقەوە موچە وەرەگرێ ئێستا لە عراق زیاتر لە ئاماریشی زۆر گەورە لە بەردەستدایە کە تەزەخومێکی یەکجار زۆر گوشارێکی لەسەر بازاری عراقی دروست کردووە لەسەر اقتصادی عراق دروست کردووە لەسەر دەوڵەتی عراق دروست کردووە ئەمە فشارێکە لە ناو جەماوەڕ دروست بووە بە نەتیجە گواستراوەتەوە بۆ حزبەکان لە ڕێی پەیامی سیاسی خۆیانەوە گوشارێکی کە ڕاستەخۆ لەسەر حەوە دروست سوپاسەکە من سەرنج بندا هەر سێکتان زۆرتر قسە لەسەر ئەو دۆخەی ئێستای عێراقەکەن بەڵام بەڕاستی من مەبەستمە وەڵامی ئەوم دەست بکەوێتەوە کە بۆچی لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا کورد نەیتوانیوە ئەو داواکاریانەی کە هەی بووە ئەو حەق و مافانەی کە دەبێت بەغدا یاخود عێراق پێی بدا بەدەستی نەهێناوە وەک قسەکەش دەبێت زۆرتر لەسەر سەرکردایەتی سیاسی کورد بێت چونکە حزۆری ئەوان و نوێنەرانی ئێمە بووە لە بەغدا کە دەبوو ئەو حەقانە بۆ ئێمە بگەڕنەوانێ زۆر بە دیاریکراوی دەمەوێت بزانم بۆچی ئێمە نەمانتوانی ئەم مافانە بەدەست بهێنین ئایا وەکو پۆل بریمەر دەڵێ سەرکردایەتی سیاسی کورد ئەوەی کرد بە بناغە بۆ سیاستکردن لەگەڵ بەغدادا کە پۆست و پارە هەبێ ئیتر بابەتەکانی دیکە لاوەچین لێیان بگەڕێ من پێم وایە سەرکردایەتی سیاسی کورد لە بنسینەدا مافی نەتەوەی کردوتە ئەساسێک بۆ تعاملکردن لەگەڵ دەوڵەتی عراقی و لەسەر ئەم ئەساسەش تعاملی بەردەوام دەبێت لەگەڵ دەوڵەتی عراقی و هەر کاتێکیش کە ئەگەر حکوومەتی عراقی پابەند نەبوو بەو مافانێک کە لە دەستوری عراقیدا زیژی کراوان بە دڵنیاییەوە کورد ڕێگە چارەدیکە هەڵدەبژێرێ و ئەگەڕێتەوە بۆ بەڵام خۆتاوەکو ئێستایان ئیلتیزامی نەکردووە بۆ نمونە مەسەلەی ناوچە کێشە لەسەرەکان بۆ نمونە مەسەلەی بودجەی پێشمەرگە بۆ نمونە مەسەلەی یاسای نەوت و غاز کە تاوەکو ئێستا دیسان دەرنەچێنراوە لە پەرلەمانی عێراقدا بەڵام کوامە بۆ هەڵوێستی قیادەی کوردی و نوێنەرانی کورد لە بەغدا هەموو ئەو یاسایانێک کە زەنابەت ئاماژەت پێدان لە پەرلەمانی عراق بەدەیان یاسای هەڵواسراوە هەیە کە تا ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە تەنانەت نەگەیشتۆتە قۆناغی خوێندنەوەی دووەم کە دەبوایە
لستەکانی کتلەکانی ناو پەرلەمانی عراق ڕێکەوتنی لەسەر بکەن. دوام کورد بە شێوەیەکی بەردەوام ئەو بەقەدەر ئەوەی کە من ئاگام لێ بێ پێداگیری لەسەر هەندێک ئستحقاقاتی قەومی یان نیشتیمانی خۆی کردووە لە بەغدا کە بەدەستی بێنێ بوون و یەکلایکردنەوەی شەشەکانی مادی 130 دەستوری عراقی و دیاریکردنی زۆگرافیای ئەو ناسانی کە دابڕێنراوەکانەوەی بە هەرێمی کوردستان ئیجازە بفەرموو لێژانی بۆ دروست کراوە نزاعاتی ملکی تا ئەندازێکی زۆر کارەکانی خۆی بەڕێ کردێ بەڵام لە خاڵێکدا وەستەوە خاڵەکە من بە تەسەووری من ئەو ئیتیجاهەیە کە لەسەرتا ئاماژەمان پێ بدا بە ئیتیجاهی دروستبوونی دەوڵەتێک کە تەنها تاکە حیزبێک قیادێ بکات لە عراق و ئەم حیزبە زیاتر لە نێوان دوو کەواندا حیزبێکی زیاتر قەومی بی کە بەرامبەر بە تەطەلوعاتی کوردی لە ڕووی نیشتیمانی قەومیەوە بۆ وەستێتەوە نەهێڵە کورد لەوە زیاتر هەنگاو یان جوگرافیای خۆی لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە فراوانتر بکە. بە بۆچوونی من کوردستان هەنگاوێکی گەوری بڕی بوو و بوو بە نمونەیەکی پڕشنگدار لە سەرجەم معادلی سیاسی عراقی و ئێستاش ئاماژە بە پێشکەوتنەکانی کوردستان دەکرێت. بەڵام ئەم پێشکەوتنی کوردستان ڕەنگە بە زۆرێک لێک درابێتەوە کە ئەبێت لە شوێنێک لە خاڵکدا بووە سێندرێت چونکە ئەگەر ئێمە بۆ منە سەردانی شارەکانی عراق بکەی و بەراوردیان بکەی لەگەڵ کوردستان جیاوازێکی زۆریان هەیە. من حەزەکەم تەنها بۆ خاڵێک جەنابی سەرۆ کۆمار دکتۆر فواد ماسووم وەک مامۆستا ئاماژەی پێدا کە لایەنە سیاسەکانی کۆکردەوە و ئێستا هەر سەرۆکاتەکانی عراقی بە شێوەیەکی بەردەوام کۆ دەبنەوە بەردەوام هەوڵی ئەوە ئەدا کە پەیامێکی یەکگرتووی کوردستانی لە دوای ئەوەش پەیامێکی یەکگرتووی عراقی بۆ دروستکردنی معادلێکی سیاسی عراقی پارسەن کراو بۆ ئەوەی کە حەقی تەوازونی کیاناتی عراقی نەفەوتی ئەمە خاڵەشی گرنگە ئەوەی کە ئێستا دەگوزرێت لەسەر ساحی عراقی بریتە لە فەوتاندنی تەوازوناتی عراقی لە فەوتاندنی ئیستحقاقاتی مکوناتی عراقی بەتابەتی کوردیش. ئەگەر بە پێم قسانەی تۆ بێ کورد یاخود قیادی کوردی کەم تەرخەمی نەبوو نەنەرایەتی کورد کەم تەرخەمی نەبوو محاولەی خۆی هەبوو بۆ دەست من ناڵم کەم تەرخەمی نەبووە کەم تەرخەمی هەبوو بڵێ بەڵام لە ئاست ڕەنگە لە ئاست طموحی قەومی ئێمەشدا ئەو نەبووی ئەم نوێنەرایەتیکردنا بەڵام هەوڵیش هەبووە هەوڵەکەش بە دەرەجی ئاساس بە خیتابی کوردستانیان هەولێر بەستراوەتەوە کە ئەگەر بێت و یەکانگیرێکیان زۆرێک لە شێلجیبوونی سیاسی یاسایی هەبووە لەگەڵ بەغدا لە نێوان کوردەکان خۆیان من پێم وایە کورد بەهێزێکی زیاتر لە کوردستان دەیتوانێت ئەم بێتە ئەم یاری کارە سیاسی. سپاسەکەم کاک سەلیم دەمەوێت ڕاشکاوانە پێم بڵێ کە کورد لە ماوەی ڕابردوودا کوردستانیانە مامەڵی کردووە لە بەغدا واتە کۆی لایەنە سیاسەکان بەڵام وەڵامەکەی لە پاش وچانێکی کورد وەردەگرمەوە بەڕێزان وچانێک و بەردەوام دەبین. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. دووبارە سلااوان لێبێت بەڕێزان گفتوگۆکەمان بەردەوام دەبێت کاک سەلیم پرسیارم کرد سەبارەت بەوەی کە کوردستانیانە مامەڵی کردو لە بەغدا لایەنە سیاسەکان بە شێوەیەکی گشتی. وڵای من بەڕاستی لێرە و جێگەی دەستخۆشیە نوێنەرانی کورد لەوێ بە تایبەتی ئەندام پەرلەمانەکان یعنی زۆر پێشمەرگانە ئیشیان کردو بەڕاستی لێ و بەردەوامیش ئەو پەیامەیان گەیاندووە بە هەرێمی کوردستان بەڵام لە ڕێگەی کەناڵەکانەوە و لە ڕێگەی لایەنە سیاسیەکانەوە کە هەست بە مەخاتریی گەورە کراوە لەوێ و ئەو گۆڕانکاریانە بەردەوام دەبێت لەوێ و بەرەو ئەوە دەڕات چاکسازی لە عێراقا بکرێ و هەرێمی کوردستان پشتی کەم بێتەوە ئەو زەختانی لەسەر هەرێم کراوە یان لەسەر کورد کراوە هەمیان گەیاندوو بەڵام ئەوەی کە ئێمە دەبینی کە ئەم پەیامانە جێی نەگرتووە لە هەرێمی کوردستانە مەرجەعێک نەبووە تاوتوێی ئەمە بکە و دوا پەیامی خۆی بدا و تاوتوێی ئەمە بکەنەگە پێویست بکە بچنە بەغدا و ئیش لەسەر ئەو بکرێمە بەردەوام یانی چونکە ئەمڕۆ مادام وەکو باسم کرد لە عێراقی فیدرال و بەپێی دەستور و دەستوری خۆشمان نووسیوەتمانەوە و ئەمریکاش بە جددی لەسەرەوە بوو کە دەبێت بەشداری لەم حکومەتە بکەن کە مادام ئێمە وابین ئەو ئیرادەیە دەبێت هەر بەشدار بکەین دەبێت بەشدار بکەین بۆ شێوەی کە هەیە ئێمە بەو سوقلەی کە هەمانە لێ بەشدار بین کە نوێنەریشت هەیە ئەو نوێنە بگەڕێتەوە شوێ هەر لە بەغدا بێ ینی مەرجەعێک بێ بۆی بگەڕێتەوە تاوتوێم قەزیانە بکەین ئێمە لەکوێ خلافمان لێ و لەکوێ غەدرمان لێ کراوە و لەکوێ دەیانێ ئەوان گۆڕانکاری بکەن ئەوان بە هەموو توانای خوانەوە دیراسی وەسع دەکەن و منتیقی ئەو قوتێکی کە ئێستا هەیەە دەیانوێت چاکسازی لە عێراقا بکەنەوە بەشی هەرێمیش لەوە کەم بکەنەوە بەڵام ئێمە دەبووە ئاوانە بێ ینی لە هەرێمی کوردستانە
بەرلەمان دەکەی مەرجە حکوومەت دەکەی لایەنە سیاسیەکان قیادە سیاسیەکان دەکەی مەرجە ئێمە خەمێکی گەورەیە چکە دوای ئەگەر بڕیار دراوە ئیعلان کراوەکو لە ڕابردوو ئەمریکا ئیعلانی کرد هێشتان لایەنە سیاسیەکان لە سلێمانی بوونەوە لەوێ ئیعلانیان کرد ئەوە نەبێ کاتێک ئەمە ئیعلان کرد پشتیوانی لێ بکرێ و کاتێ ئێمە چ بکەین یانی بە حالەتیشی زۆر زەعیف دەبین بەڵام وەکو لە ڕابردووە ئەو دانیشتانە کراوە لەگەڵ لایەنە سیاسیەکانە لەگەڵ کوتلە سیاسیەکانە لەسەر ئاستی هەرسێ قیادەکە پەرلەمان و حکوومەت و سەر و کۆمان هەمان هەموو کراوە دەبووە ئێمە ئەو کاتە قەمە من هەندێک کاک مامۆستا ئەحمەد هەندێک زار شتی پێ دەگوتم کە ئەمانە لێرە نییە دەمگوت بۆوانی ناڵی دیگو بەرەوەڵە پێم گوتون ئاگیان لێ نییە ینی باشە ئەم پەیامانە ئێ باشە بۆ خەمی لێ ناخۆن کە وەزی هەرێم لە پەرلەمان ئەو دیراسانە دەکرێت مەسەلی بە دوواداچوونی بودجەکان دەکرێت ئەمان هەر لێرە دەگوت پیان نەگوتون هیچ کەسێک پێی نەگوتون ئەجا ئەوەگە لە پەیامی دارایی ئەوابێ لە پەیامی سیاسیەکەش ئاوابێ و حتمی حالی ئێمە زەعیف دەبێیانی بۆی پێویستی بۆ دەکرد ئێمە مەرجەعێک بە تایبەتی ئێمە پێگەی ئێمە لە عێراقا پێگەی ئەو مەرجەعانە بۆ گرفتی حیزبایەتی و بیرکردنەوەی تەسکی حیزبایەتی ئەو وەزعی هەرێمی کوردستان بووە ینی ئێمە خەمان بخۆمان لە خۆمان نەخواردووە چۆن خەم لە بەغدا بخۆین وەزی ئێرەمان ئاوا بووە و تەسیرێکی سلبیەوە وان دیراسی ئەوش دەکەن ینی وەزی هەرێم تا چەند لێرە متتەفیقن تا چەند ئێمە دەتوانین وەکو بڕی گۆڕی خۆمان لە هەرێم بکەین ئەوە دەتوانن ئەو کاتانە بەس لە کاتەکانی کە دەنجێکی باشە بووە یەکگرتوێکی باشە بووە نوێنەری پەرلەمان دەڕۆی سەرۆکی حکوومەت دەڕۆی یعنی ئەمانە لێ کاریگەری زیاتر دەبوو ئەمجار ئەمان پەیامەکانیان بە پێچەوانەوە باڕاستی ئێمە دەکرد کە لەوەی کاکاکە ئێوە دەتانەوەی جیابن و فەرمو جیابنەوە ینی باشە ئەو منتیقی قسەی و منتیقی قوەیە بۆ هەرێمی کوردستان تا چەند ئەوە تەحمل دەکەی ینی کەواتە ئێوە ناتوان جیابنەوە کە ناتوان جیابنەوە پێگەشتان لێرە زەعیفە ئەو حالی هەرێمی کوردستانە کە من پێشم وایە ئەو کاتەش دوای ئەعلانکردن و دوای ئەو چاکسیازیکردن هەموو لە بەرژەوەندیوان دەبێت و ئەوان بۆ خۆیان دیراسی ئەویان کردووە هەمووشی لە زەرری خەرچی هەرێمی کوردستان و لە خەرچی هێرێمی کوردستان بازەکەی دەدا بەڕاستی ئێمە چۆن لە ڕابردووە ئێستا بڕانی موچەونەوە ڕۆشتن و فرۆشتنی هەموو خەڵکەوە ئێستا بازەکەی دەدا ئەو کاتە شەر ئەوە بوو ئێستا شەر ئەوهای لێ دەبەر و ئاڕاستی دەڕۆن بۆیە پێویستی دەکا قیادی کوردستان ڕۆ پەیامێکیان نووسیوە هەر ئەم پەیامە ئەمان عبادی بڵێ وەرە بۆ خۆت جێبەجێ کە منش جێبەجێ دەکەم ئێمە چۆنی جێبەجێکی هەر ئەو پەیامێک ئێستا 6 خاڵە نووسراوە ئەم چوار لایەنە کاکە دەبێ وا بکرێ وا بکرێ دی باشە وەرە جێبەجێ کە منش جێبەجێ دەکەم ئێمە چۆنی جێبەجێکەین ینی بۆی پێویستی بۆ دەکا ئێمە مەبەست لەوەی لە ناو خۆ جێبەجێ بکرێت بۆ خۆیان خۆمان وەکو لایەنە لە بەغدا چ لێرە چ لە بەغدا جێبەجێکەین چۆنی جێبەجێ دەکەین ئێستام ڕۆک و باست کرد لە سەرتاوە لەسەرەوەی حیسەی کورد ئەمجارێ لەم حکوومەتی کە ئیعلان دەکرێت حیسەی کورد چەندە و بۆ چێ دەبێ ئەوی چێ لا دەبرێ وەزیری چێ لا دەدرێ وەزیری چێ دادەندرێتەوە قسە لەسەرەوە بکرێ ینی ئەمە پێگەی کوردە یان پێگەی لایەنێکە یان پێگەی حیزبێکە یان پێگەی کەسێکە ئەمە وان نییە چونکە ئێمە حیسەمان هەیە لەوێ حیسەی کورد 122 پێ ڕێژەی پەرلەمان و پێ ڕێژەی پێکاتی عێراق و لایەنێکی گرنگ بووە هەموو پێگەی لێدانی عێراق و نەمانی سەدام لە هەرێمی کوردستانەوە بوو هەموو قیادە سیاسیانە لێرە بوون ئێستا بۆ ئەوان ببنە ساحب ماڵ و ئێمەش ببینە دەرەی ماڵ ینی بۆ ئەو هابێ ئەمە بەڕاستی دەگەڕێتەوە سەرەوەی کە ئێمە کارمان لەسەر نەکردو ئیشمان لەسەر نەکردو و بە دیراسەژی شەکان نەکراوە پێشم وایە ئەگەر ڕنگدانەوەی ئەم هەرێمی کوردستانە کارەکەی چۆن بووە هەمان ڕنگدانەوە بۆ لەوێش ئاوا بوو ینی مەبەست نوێنەرەکانمان یان ڕنگدانەوەی ئیداری گشتیمان ڕنگدانەوەی ئیداری هەرێمیمان ئێستا چۆنە هەموو دنیا دێکاکە بۆ ئیداری خۆتان بۆ ناکرێ بۆ ڕێک ناکەون لەسەر چ ڕێک ناکەون گرفتەکان چییە ئەمە بۆ ئەوهای لێبێ بگاتە ئەوەی کە ئێستا وەزی هەرێمی کوردستانەوە بێ هەمان ڕنگدانەوەی سربیشی دەبێ بۆ عێراق و بۆ زەعیفکردنی پێگەی کورد لەوێ بە تاکید ئەوە هینێکی ئەوەی دەبێەوە ئەوانش دیراسەیەکی نێودەوڵەتی شێلەوەی کە هەموو ئەو خیتابانی لە ڕابردوو لە سێمانگ و چوارمانجی ڕابردووە لەو ئەزمەی کە دروست بوو لە سووریا و هاتنی رووسیا و زیشی رووسیا بۆی و لێدانی تورکیا ئەمانە هەموو لەسەرەوە بوو کە ئێمە یەک پارچەی خاچی عێراق دەپارێزین و مەرکە حکوومەتی ناوەندی دەبێت بەهێز بکرێ و لەگەڵ حکوومەتی ناوەندی کاشکۆفێک نهاتوە لێەوە نەبێ ئێمە دەبێت ئەو پەیامانە بزانین و دیراسی بکەین و لە پێ ئەوە هەنگاو بنین ینی ناکرێت ئێمە لێرە دانیشین بزانین لەوێ نوێنەرەکانی ئێمە چ دەکەن چ دەڵێن پەیامەکانش لێرە کە دەکات و هەرێمی کوردستانە کە سەوچێتەوە ماڵێ هیچی لێ ناکرێت دیراسە ناکرێت بڵێن ئەمانە بۆ ئەوها دەکەن ئێستا مقتەدا سەدر کە چووە ئەمە هەم پێگەی خۆی بە قوتەکە و هەم فشارێکی گەورش لەسەر عێراقەکە کە دەبێت چاکسازی بکەی بۆ خۆی چووە ینی ئێمەوە 2 هەفتەیە لەسەر جادێ باش هەرێمی کوردستان لە شوێ یان بۆی ئەمانە بەشێکی زۆری لەوەی کە ئەمان دەیانەوەی بیکەن بۆ خۆیان بەشێکی زۆریش کە بۆ خۆمان نامانەوەی بیکەین ئەوەتە حاڵی هەرێمی کوردستان تووشی ئەم حالەتە باشە حەزەکەم زۆر بە کورتی سەرنجت بزانم لەسەرەوەی کە ئێستا کورد لە چه بەرەیەکدا دەردەکەوێت لە بەرامبەر حکوومەتەکەی عبادیدا
دەیەوێت ئەم حکوومەتە چاکسازی بکە یان پاڵپشتی لەم سیاسەتی ئێستای حکوومەتی عراقی دەکات. ئەم پێم وایە ئەوەی کە بۆمان دەکرێت ینی ئەوەی کە بۆمان دەکرێت دوای ئەوە پێگەی ئێمە لەوێت چەند دەبێت ئەم حکوومەتە کە ئەگەر ئەمە مەبەستم ئێستاە بۆ سەدر وەختێک دێتە سەرجات ئێستا هاتووە سەرجادە ئێستا ئەعلانی حکوومەتێک دەکەن مۆڵەتیان داوە تا پێنج شەم ئەمە چاکسازی خۆی ڕابگەێنێ حکوومەتی خۆی ڕابگەێنێ ئەو پێگەی کورد لەوێت چۆن دەبێت ئەم پێم ئەم سێمان پێش ئێستا شتێکم نووسیوەکە ئەو کاتە ئێمە دەبێت لەگە حکوومەتی عێراقی ڕێکەون پێش لێدانی داعش و لادانی لە مووسڵ دەرکردنی لە مووسڵ پێگەی ئێمە ئێستا بەقووەتە پێگەیەکی نێودەوڵەتیمان هەیە وە لە شەڕی داعش و لە جەبهەدای ئێستا ئیتفاق بکەین لەوەی لەگە حکوومەتە زۆر بەهێزتر دەبێت لەوەی کە داعش نەمێنێ و حکوومەتی عێراقی و کاتە بەهێزتر سێ دەیگرتووە ئێستا منطقی هێز ئیعلانەکە کە ئێمە دەتوانین مووسڵیش بگرینەوە بۆی ئەو کاتە بۆ ئێمە گونجاوتر بوو ئەمە دیراسەیەکە کە ئەو کاتە ئێمە دەمانتوانی تینی خۆمان دیبلۆماسی خۆمان بخینە بەغداوە و هەموو لە ئاستی قیادی سیاسی لە بەغدا بنیانی بچی تیا بەغدا بۆ هی عارەبێ وەختی خۆی کوردیان گوت هەر کورد بۆ خۆی لە کەرکووک سەردەمی ڕژێم دەیانگوت لە کەرکووک ترازا ئەوکیکە بەی خۆی نازانی ینی ئێستا بەغدا هەموو پێگەی ئێمەیە بۆ بۆی خۆمانی نەزانین ینی بۆ نمونە بۆ چاکسازی بۆ بەشداری خۆمان بۆ پێگەی و سندنی حەق خۆمان بۆ لەوێ نەبین هەر ئەگەر هەر پێ وا بێ بۆمان بێن لێرە بۆمان دانین ئەوە هیچ کاتێنان باشە ئەم پێشم وایە نەک ئەوان ئێستا ئەوانەی لەوێن ئەگەر بێ و لەو فەڕستنا ئێستا پارتی بەریەوێ یەکێتی لێرە بێ پارتی بۆ یەکێتی نایێنێ بۆ ئێمەشی نایێنێ یەکێتیش لەوێ بێ بۆ پارتی نایێنێ ئەوەی بۆ خۆی بێ هەر بۆ خۆی دەبێیان ئەمە حالەتی هەموو لایەنێکی سیاسی وە پێگەی خۆی بەهێز دەکات و لارێمی کوردستانیش دەبینین ئێمە اتفاقمان کردو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە تا ئێستاش لە سەتاسی جێبەجێنەوە ینی ئەمە تەبیعەتی بۆ ناوخۆ بۆ ناوخۆ ینی بۆ تەبیعەتی باشە سپاس دەکەم کاک سەلیم کاک مەسعود شتێک سەرنجی ڕاکێشام لە کۆتایی وەڵامەکەدا ئەوەی کە ئێمە لەبەرەوەی سەرقاڵی پرسی سربەخۆی و مەسلەی دەوڵەت بووین بۆیە ئێستا لاوازین لە ناو حکوومەتی عێراقدا بە بەراورد حتمما بە ساڵەکانی پێشووتر و کاک سەلیمیش باسی مەسلەیەکی کرد مەسلەی مەرجع ئێوە وەکو نەنەرانی کورد بۆ بڕیارە سیاسەکان مەرجعتان کوێیە بۆ کوێ دەگەڕێنەوە؟ بەڵێ طبعا تەنها ئەوە نییە بۆی مۆزوعەکە ڕوون بێ من پێشتر ئاماژەم پێ کرد کە 10 ساڵ کە عقدێکە گۆڕانکاری زۆر ڕووی داوە و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا بەرزی و نوزمی زۆری بەخۆیەوە بینیوە ئەمە یەک دوو تا ئەو کاتەی کە دوو حەزب بەڕاستەوخۆ لە بەغدا بوون زیاتر تەرکیزیان خست بۆ سەر دوو جانب مەسئلەی پۆستەکان کە لە عێراقایە و پشکی کووردە جانبێکی تری جانب مالێکەیەتی کە پشکی لە ١٧٠ هەرێم بێت و سیاسەتی هەرێم بە ئاراستەیەکی ترا بڕوە ئێستا ئەمڕۆ باسی ینی تەوەجوهات هەیە و بە ئاراسیەکیش ئیشکراوە ئەوەی من تێبینیم کرد لە مناقەشەکردنی موازنەی ساڵی 2015-2016 ئەو کاتێک کە پەرلەمانی کوردستان وجودی هەبوو و بەم حاڵە نەگەێنرا بوو ئەوانەی کە لە هەرێمی کوردستانە ئیشەکەن وەکو هەرێمێکی فیدرالی لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدرالیە مامەڵە ناکەن بەڵکو زیاتر مۆرکی نەتەوایەتی و هەوڵی سربەخۆیی و ئیشکردن بۆ ئەوەی تەنانەت لە ڕووی داراییشەوە هیچ پەیوەندیەکی بە عێراقەوە نەمێنێ بەڵام ئەبینین لە دوا وتاری سکرتێری گشتی نەتەوەیەگرتوەکانە بۆ پاڵپشتیکردنی حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستانیش لە وتارەکە لە ناو پەرلەمانە 5 مەرجی سەرەکی و گرنگ بۆ عێراقدانە کە یەکەمیان یەکگرتووی هەموو پێکهاتەکانی عێراقە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر و لە ناوبردننی تیرۆر دوو مەسئلەی ئاشتەوایی نیشتیمانی لە نێوان هەموو پێکهاتەکان سێ ڕیفۆرمی ئابووری کارگێڕی چوار بەرەنگاربوونەوەی گەندەڵی و شەفافیت لە مؤسسات خاڵی پێنجەم تەنسیقکردنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و یاخود بڵێم هەرێمی کوردستان و بەغدای باز کرد لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابووری بە شێوەیەکی گشتی و زۆر جەختیشی لەسەر مەسەلەی موازنە و پشکی هەرێم و جانبی دارایی کردەوە من پێم وایە سکرتێری نەتەوەیەگرتوەکان لە سەردانی بۆ هەولێری شتاکی دیلۆ کردوەوە کە دەبێت لەگەڵ بەغدایە ڕێکەون و دەبێت تەنسیق زیاتر ببێ
بۆیە لە نێوان هەرێم و بەغدا ئەوەی ئێمە تێبینیمان کردووە کارێکی مؤسساتی نییە تەنانەت لە نێوان نوێنەرانی کورد کە ئەرکێکی زۆرەکەوتە سەرشانمان ئەگەر وەزیرمان هەبێت وەزیرەکان لەگەڵ ئەندام پەرلەمانەکانە بە هیچ شێوەیەک تەنسیق نییە چونکە فێری ئیشی مؤسساتی نەبووینە ئێمە و تەنانەت کۆبوونەوەی دەوریشمان نییە 3 مانگ جارێ مانگی جارێ سەرۆکۆمار بە هەمان شێوە پۆستەکانی تر دەبینن لەسەرەوەی کە کورد پێگەی لاواز بووە ئەمانە هەمووی ڕۆڵیان هەیە بەڵام حقیقەتێکیش هەیە کورد زۆرینە نیە لە عێراق معلوماتێکی بەو مامۆستا بەڕێزەمی ڕاستکەمەوە ڕێژەی کورد لە پەرلەمانی عێراق لە 120 دەبێت لە نێو لە حکوومەتی فیدرالی شایمە داواکاریمان وایە هەماهەنگی لە نێوان ینی سیاستکردن گۆڕینەوەی زانیاریەکانە و بەپەلە بڕاردانە هەماهەنگی لە نێوان نوێنەرانی کورد لە حکوومەت لەگەڵ پەرلەمانە لەگەڵ مؤسساتی ترا کە سەرۆکاتی کۆمارە ئەگەس ینی نەکردنیە سفرە ئەمە یەک دوو هەماهەنگی لە نێوان هەموو نوێنەرانی کورد لە بەغدا لەگەڵ حکوومەتی هەرێم و پەرلەمان ئەوانە زیاتر شتی شخصیە ینی ئێمە لە موازنەی 2015 خۆمان بە جوودی شخصی ئەندامانی کورد لە لیژەی دارایی بە جوودی شخصی تەنسیقمان دروست کرد لەگەڵ پەرلەمان و لەگەڵ حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیری دارایی و لە حەزاتی ئەخیرە توانیمان تەنسیقێکی باش دروستکەین وا بکەین بەرگری لە بەرژەوەندەکانی کورد بکەین ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە ئیشی مؤسساتی تا ئێستا نەمان کردووە و ناشمانەوەی بیکەین ینی بەداخەوە ئەمەوێ بڵێم ینی کورد حەزی لەم پاشاگەردانیە و کەڵچەری ئیشکردنی مؤسساتی تا ئێستا دروست نەبووە بۆچی مەبەستت سەرکردایەتی سیاسی کوردەیان کورد بەگشتی حەزی لەم پاشاگەردانیە ئەوانەیە کە دەسەڵاتدار بوونەوە و ئیشیان کرد بۆچی حەزیان لەوەیە ینی لەم پاشاگەردانیە سوودمەند دەبن مەبەستەکە ئەوەیە یان ئەوەی کە وەکو وتت ینی ڕانەهاتوون بە ئیشی مؤسساتی من بەڕای من ڕانەهاتوون و ڕنگدانەوەی سلبیشی هەبووە و حقیقەتێکی تریش هەیە دەبێت کورد حەجمی خۆی بزانێ ینی شەقامی کوردی چاڕوانی ئەوە نەکات کورد ببێتە کارتێکی زۆر ئەوەندە بەهێز کە بتوانێت ببێتە مای پەکخستنی حکوومەتی عراقی یا پەکخستنی مؤسساتی عراقی ئەگەر بە زۆرینە و کەمینەش بێ تەحالوفی وەتەنی زۆرینەیە و لە زۆرێک لە پرۆژه یاساکانە لەگەڵ کوتلەکانی ترە کە باشە کاک مەسعود بەڵام خۆ سەرکردایەتی یاخود شەقامی کوردی بمبورە چاوەڕێی نەکردووە کە کوردە و کارتە بەهێزە بێ تەسیر بکاتە سەر حکوومەتی عراقی بە وەستاندن و پەکخستنی بەقەدەوەی کە ئەو مافانەی لە دەستورە ئاماژی پێکراوە پێی بدرێ ئەو حەقی بدرێتێ بەڵام دەوترێ ئەمەش نەکراوە نەکردەوترێ نەکراوەوانی ئەساسەن ئێمە چەند شتێک هەیە بیدایەت باستان کرد مەسئلەی خاکە ئێستا بەفعلی زۆرێک لەو خاکانەی کە خراوەتە چوارچەوەی مادەی 140ەوە کە خاکی هەرێمی کوردستانن بەفعلی بەدەست هێزی پێشمەرگەوەیە بەڵام لە ڕووی قانونی و دەستوریەوە هێشتا پێویستی بەوە هەیە کە بچێتەوە بە فەرمی بچێتەوە سەر هەرێمی کوردستان یەکێک لەوانە کەرکووکە کەرکووک ئەمڕۆ بەڕسمی بەدەست هێزی پێشمەرگەوەیەوە کورد حکومێکە بەڵام لە پاش جەنگ ئەمە هەروە دەمێنێتەوانێ بەڵێ ئەبێ بەرگری لێ بکرێ و مەوزوعی شەڕ لەسەر استثمارکردن لە سێکتەری نەوتیە و ئەوانە وەکو خۆی ماوەتەوە هەرێمی کوردستان واقعێکی فەرز کردووە جانبی داراییش ئەبینین یعنی ئەو حاڵەتە هەیە کە بودجێ هەرێمی کوردستان ڕاوەستا و هەرێمی کوردستان بڕیاری ئەوەیدا کە خۆی بەرپرس بێ لە هەناردەکردنی زۆر سوپاس بۆ مەسعود حەیدەر ئەندامی پەرلەمانی عراق لە فراکسیۆنی گۆڕان هەروە سوپاس بۆ سەلیم کۆی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاس بۆ ئازادوەرتی نووسەر و ڕۆژنامەنووس سوپاسانەکەم کە میوانی تاوتێ بوون ئازانێ نافتی سوپاس بۆ سوپاس بۆ سەرنج و کۆمنتەکانتان و کەمیشە مەودای پرسیارەکانی من فراوانتر دەکات تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.
تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان.